پرسیارێکی زۆر گەورەیە بەڵام حەق نییە لە منیەکی کاسب بکرێ حەقە لە حکومەت بکرێ لە حکومەتی هەرێمی کوردستان بکرێ بڵێت کوا پڕۆژە و بەرنامەت بۆ ئەو گەنمەی کە لە هەرێمی کوردستان بەرهەم ئەهێنرێ ساڵانە بەرهەم ئەهێنرێ بۆ دەعمی فەلاح ناکرێ بۆ دەعمی خەڵک ناکرێت کە هانی خەڵک ناکرێت لە باری کوشت و کاڵێوانێ ئەو هەموو ئەرزە چاکەی کە ئێمە هەمانە بە دەشتی شارە زوورتەوە بە دەشتی گەرمیانتەوانێ بە بەشێکیش لە کارکووکەوە کە ئێستا لە دەستی ئێمە دەرچووە یعنی بڕۆ بۆ دەشتی هەولێر و بۆ بیتوێن و بۆ دەشتی حەریر و ئەمانە هەمووی ئەرزێکی زەراعی و ئەرزێکی بەپیتن بۆ واردە بەڵام بۆچی ئەمینە ئێمە فەلاحەکانمان کەس یارمەتیان ناکە نەپەینی کیمیاییان بۆ دابی نەکرێ نەمەچینە و تراکتۆر و دەڕاستیان بۆ دابی نەکرێن نەدەعمی ئەکرێن دەعمەتی هەرێمی کوردستان هیچ پڕۆژگرامێک و هیچ بەرنامەیەکی نییە کە دەعمی هەتا لادەیەکان بکە هەتا دیەکانمان کە وێران بوون و تەخت بوون هەموو گەنجەکانمان لە لادەیە کە گەورە ئەبنەچن بۆ 18 مەجبور لەبەر بێکاری لەبەر بێواریداتی یا وڵات بەجێڵێ یا مەجبور دیەکە بەجێ بێڵ و بێ بۆ شار تەکەی وەرزەکەی دەرئەچێ پارەی بۆ ناکات لای ئێمە بۆ نمونە خەیارەکەن ها تەماتە ئەکەن کە یێتە وەرزی حاصڵاتەکە لەبەر هەناردە ئەمەکەی ئەمی پارە ناکە ئەمەکەی ئەمی پارە ناکە ساڵی دوایی لی سار دەبێتەوە و حکومەتیش دەعمی ناکە بژاردێکی بۆ ناکە باشە دەعمیشی ناکە و هیچ بژاردێکی بۆ ناکە هیچ کۆمەکێکین هەتا گومرشی علوەی لەسەر لا نابە یعنی کە ئەچێتە ناو علویەتە ناو علوانە حەق یارمەتی گومرشیشی نایە لی ئەسێنە باچەکەی لی ئەسێنە چوونە ژوورەوەی بە ناو علوە ئەبێ پارە بە حکومەت بەرنامەیەکی بێ بۆ فەلاح ئەگەر فەلاح بێت و لە هەرێمی کوردستانە بە شێوازێکی زەراعی بە شێوازێکی پێشکەوتووی ئەم سەردەمە زەراعەت بکرێت لە هەرێمی کوردستانە بە تایبەتی گەنم و جۆ و نیسک و نۆک و ئەم شتانە بکرێ پێویستیمان بە هاوردە نامێنێ ینی هەناردە ئەکەین نەک هاوردە بکەیت هەناردە ئەکەی لێشمان زیاد بیفرۆشین بە خەڵکی تر بەڵام مع الأسف ینی بە هەزارەها ساڵە ئێمە لەسەر ئەم خاکە ئەژین و ئەم خاکە ئێمەی بەخێو کردووە خۆ ئێستا ئەگەر من داوای ئاردەکەم لە تورکیاوە بە 5 ڕۆژ بۆمیە خۆ باپیرم نەیبوو بە 5 ڕۆژ بهێنە بۆ ئەوێ لەکوێ ژیاوە باپیری من ئللا بە دەست و مەچەکی خۆی و لەو ئەرزە گەنم و جۆ و نیسک و نۆک و هەموو واریداتەکانی پیا کردووە زەیتی گوڵۆ بە ڕۆژەیە گوڵۆ بە ڕۆژەکە لە وڵاتی دەرەوە ئەهێنین هاوردەی ئەکەین لە لای خۆمان ئینتاجی ئەەکەین و زەیتی گوڵۆ بە ڕۆژەی لێ دروست ئەەکەین بەڵام لە ئێستا ئەمە ڕوونکردنەوەیەک بەم لە ئێستا بەهۆی ئەم زروفەوە ئێمە گوڵۆ بە ڕۆژەمان نییە لەبەر ئەوەی سعری گرانە چۆن بیهێنین گران لەسەر هاوڵاتی ئەکەوێ بە نرخێکی زۆر گران ئەکەوێتە بازاڕەوە بەڵام لە بری ئەوە بەدیلی ئەوە ئێمە ئەم زەیتە ئەهێنین زەیتی ڕاپسیت زەیتی تۆوی شێلمە ئەمەش بە هەمان شێوە لە دەرەوە ئەهێنین و زەیتەکەی لە کوردستانیە دروستەکەین کە یەکێکە لە بەرهەمە سروشتەکانی کارگەی کاشۆ ئێمە بەرهەمەکانمان ناوخۆییە بەڵام هەندێک مەوادمان هەیە لە دەرەوە هاوردەیەکەین لەسەر بۆی گرانی مەوادەوە ناتوانین بە تەواتی ینی ئیدام بە ئیشەکەمان بین ئێمە هەموو کارمەندەکانمان خەڵکی ئەو شوێنن کە ئیشی تیاگەین داهاتیشیان هەن لەسەر ئەم بەرهەمێکە ئێمە دروستیەکەین بەڵام ئێستا بۆی بەرزبوونەوەی ڕۆن و گەرمەشامی کە ئێمە پێکاتی سەرەکی ئایتمەکەمان ناتوانین ئیدامان بە ئیشەکەمان بین چکە جبز وای لێ هاتووە لە فرۆشی لە 250 خەریکە چێتە 500 دینار ڕیبینی رووسیا و ئۆکرانیا خەڵک ترسا کەوتەوەی پەلاماردانی شت لە ناوخۆی خۆماندا و ئەوە بووە هۆی گرانبوونی شتەکەش ئاسایی بوو بەڵام خەڵکەکە خۆی پەلاماری شتیدا و گرانیە کەوتە بازاڕەوە فەرقێکی زۆر کەوت کارتۆنی زەیت لە 45,000 چوە 6,000 چوە 7,000 یعنی مە فەرقێکی زۆرە خۆمان گرانیەکمان لە ناو خۆمانە دروست کرد ئەمە یەکەم دووەمیش ڕەبتی گرانی ناوبازار دۆلارە حکوومەتە یعنی حکوومەت بە هەموو شێوەیەک باجی خستۆتە سەر گومرگ سەر دوکان خۆڵڕشتن یعنی گرانیەکی بێوەزعیە لە بازارە ئەم گرانیش خەڵکی فەقیر و هەژار زەرمەندەتیایە حکوومەت هیچ کاراسانیەک ناکا بۆ خەڵک کە تا بتوانێت ئەم وشکانە دابەزێنێت لە بانزینەوە لە خواردنەوە هەموو شتێک گرانیە یعنی ئەم زروفەی خەڵکی تێدایە تا سەر ناڕۆ ئاوە